ئێمە هەر لە سەرەتای دروستبوونی ئەو بیرۆکەی مناڵانی خاوەنپێداویستی تایبەت لە قوتابخانەکانە لە ڕاستیە هەوڵێکی زۆرمان بۆ داوە و دوای ئەوەش هەل لە ڕێی پەروەردەکەمانەوە و کاتی خۆی بەڕێوەبەری پەروەردەی گشتی مامۆستا نەجمەدین و پێشتیش مامۆستا جەبار بەڕاستی هاوکاری باشمان بوون و ئێساش لەم کاتە لەم ساتە وەختە بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی مامۆستا دڵشاد بەڕاستی هاوکارێکی زۆر تەواومان بۆ و هەروەها بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژهەڵاتی خۆمان مامۆستا نازار ئەویش هەر هاوکارمان بوون لەگەڵ یەکی سەرپەرشتیاری پەروەردەی ڕۆژهەڵات لە ڕاستیمان بیرۆکەی مناڵانی خاوەنپێداویستی تایبەت کە لە مێشکمان نابووە بە خزمەتێکی گەورەمان زانی و بتوانین خزمەتێکی گەورە لەم شارە بکەین بە تایبەتی لەم سنوورەی ئێستای کە قوتابخانەی شاکاری تایە کاتی خۆی ئێمە لە بینای کریا بووین بەڵام لەگەڵ ئەوەشا توانیمانە گرنگیشی تەواو بە مناڵانی خاوەنپێداویستی تایبەت بین بەوەی کە شوێنیان بۆ دابینکەین هەم لە ڕووی پۆلەوە هەم لە ڕووی شوێنەوە ساڵی 2015 ئێمە وەکو هەڵبژاردەی بەڕێوەبەراتی پەروەردەی گشتی یەکێک لەو قوتابخانەی کە دیاری کرا کە سنتەر یاخود لە شێوازی ژووری سەرچاوە ڕاهێنان لە قوتابخانەی ئێمە کرایەوە بە دڵخۆشیەوە بەڕاستی زۆر خۆشحاڵ بوون بۆی کە ئێمە هەڵبژاردە بین لەو بوارە و لە ڕاستیشە هەم پشتی شێریشمان بەرکەوت بۆ ئەو خزمەتە گەورەیە کە بە هاوکاری مامۆستا دڵسۆزەکانمان بە هاوکاری مامۆستایانی پەروەردەی تایبەت بە هاوکاری چاودێرەکانی پەروەردەی تایبەت کە توانیمان کارێکی ئەوتۆ بکەین جێگەی ڕەزامەندی بەڕێوەبەرایەتیەکەمان جێگەی ڕەزامەندی کەسوکاری مناڵانی خاوەنپێداویستی تایبەت جێگەی ڕەزامەندی کۆمەڵانی خەڵک و هەندێک لە شوێنەکانیش بەڕاستیەن سەردانی ئێمەکەن وەکو چاولێکردن وەکو ئەوەی کە ئێمە گرنگیمان داوە بەم بوارە لە ڕاستیان بوارە هەر کەسی ئیشی تیا بکات یعنی ئەمندە دڵخۆشە بێت ئەوەندە ئاسوودە ئەبێت کە چۆیە ماڵەوە بەڕاستی زۆر ئاسوودە ئەبێت لەبەر ئەوەی کە ئەمان جیهانێکی ئەو تویان هەیە مناڵانی خاوەنپێداویستی تایبەت هەڵسوکەوت لەگەڵیانە زۆر خۆشە زۆر خۆشحاڵە بیەوەی کە ڕۆژانە بیان بیت کێشیان زۆر کەمە لەوەستی مناڵانی ئاسایی کێشیان بێمان کێشیان زۆر کەمە زۆربەی مناڵانی ئاسایی لە پۆلەکانە کێشەی هەڵسوکەوتی تۆزێک ئەم لاولایان ئەبێت بەڵام ئەمان هیچ کێشەیەشیان نییە و زۆربەی ڕۆژ کە من ئەچمە ژووری سەرچاوە ڕاهێنان کە دوو ژوورمان هەیە بەڕاستی زۆر خۆشحاڵم بەوەی کە ئەیان بینم و ئەوانیش کە لە ژوورەکانیان هەستەکەن بەوەی کە کەسێکی گرنگیان پێ بە و دایکان و باوکانیش ڕۆژانە سپاس و ستایشی ئێمەکەن سپاس بخوا کە ئێمە توانیمانە ئەو خزمەتەی کە هەیە لە سنوورەکەی خۆمانە و لە ژووری سەرچاوە ڕاهێنانە بتوانین بیگەینە ئەوەی کە ئێستا قوتابیمان هەیە خوێندکارمان هەیە لە ئاستی زانکۆ کە کاتی خۆی پۆلی 7 هەبووە ئێستا لەو ئاسای ئەوانشی کەماون ئێستا ئێمە بەدەر لە ژووری سەرچاوە ڕاهێنان لە قوتابخانەکەمانە بەڕاستی لەبەر ئەوەی کە گرنگیمان داوە بەم مناڵانی خاوەنپێداویستی تایبەت و قوتابیانی خاوەنپێداویستی تایبەت کاریشی ئەوتۆ کراوە کە لە سنووری پەروەردەی ڕۆژئاوا لە سنووری پەروەردەی ڕۆژهەڵات لە قەزا و ناحیەکان و هەندێکیان بەڕاستی یەن بۆ لای ئێمە وەکو وەرگرتنی مناڵەکانیان لە پۆلی ئاساییەکانە دیارە گرنگی تاوامان پێداون لە ئاسێکی باشان لەواچێت خۆتان مەیدانی چوبێتنە ناو ژووری سەرچاوە ڕاهێنانەوە و چوبێتنە پۆلە ئاساییەکانەوە کە ئێمە گرنگیشی ئەوتۆمان پێداون یعنی جێی متمانەی باوکان و دایکانە بین و ئەو شەرەفە گەورەی کە بە ئێمە بەخشراوە کە ئێمە بتوانین لەم بوارە خزمەتکەین بەردەوام خزمەتی تەواوی خۆمانەکەین. ئەو مناڵانی کە لێرەن جگە لە ئۆتیزم چ نەخۆشیێکی تریان هەیە یاخود خاوەنپێداویستی تایبەت لە ڕووی جەستەییەوە هەیە بەڵام هەیە لە ڕووی عەقلیەوە تۆزە نوقسانی هەیە ئەو مناڵانش جێگایانە بێتەوە لێرە ئێمە بەبێ هیچ جیاوازیەک بەبێ هیچ با بڵین سنوور یعنی حسابمان بۆ موقعی جوگرافیا نەکردووە لە پەروەردەی تایبەتە لەبەرەوەی کەوتمانە هەموو مناڵێک مافی خۆیەتی بە تایبەتی لە هەر شوێنێکی ئەم شاری ئێمەوە بێت ئێمە بەردەوام هەوڵمان داوە بووی کە جێگەیکەینەوە و زۆر کاتیش فشارمان خۆشە سەر مامۆستایان و مامۆستایانی پۆلی یەک بە تایبەتی ئەو مناڵانی کە لە ژووری سەرچاوە ڕاهێنانان ماوەی کەمێنەوە تێسەکرێن لە ڕێگەی لیژنەی با بڵین مناڵانی خاوەنپێداویستی تایبەت وەکو بەڕێز پرۆفیسۆر دکتۆر کەریم قەرەچەتانی دکتۆر ئەفرام ئەمان تێسی قوتابیەکانەکەن
ئەگەر لە ژووری سەرچاوە ڕاهێنان ئەو ماوەی کە توانیان سەرکەوتوو بن نێرنە ژوورە ئاساییەکان ژوورە ئاساییەکانیش مامۆسیان بەڕاستی هیلاکن ماندوون لەگەڵیانە لەبەری کومناڵێکی ئاسایی نییە لە پۆلەکە ڕۆژانە بیگوزارێنێ ڕۆژانە ئەم مناڵانە پێویستیان بە چاودێری زیاترە جوڵایان زیاترە هەڵسوکەوتیان جۆرێکی ئەو تۆیە کە مامۆستاکە بەڕاستی بەدەستی ولاکەی بەڵام تاکو ئێستاش مامۆسای یعنی ئەوەی دەرنەبڕیەوە کە بڵێ ماندوم هەم لەبەر خاتی قوتابیان و هەم لەبەر خاتی ئەم پرۆسەیە بەڕاستی ئەوانی زۆر بەرداوامن لەم کارە و مسپاسیشانەکەم بەڕاستی مامۆستاکەمان ماندوو ناسن بەدە لە قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت کۆمەڵێک مناڵمان هەیە درەنگ شت وەرەگرن واتە گران وەرگرتن ئێمە ئەمانە جێگەمانمان هەمووی کردوێتەوە دوای ئەو مناڵمان هەیە لەسەر عارەبانەیە واتە شەلل دەماغ شەلل دەماغەکان ئەمانە هەندێکیان زۆر زیرەکەن هەمان بۆ ئێستا ئێمە لە قۆناغێکی باشە ئێستا لە قۆناغی با بڵین 7 بۆ 9 7 بۆ 9کە کاتی خۆی کەلامان بووە لە کاتی تاقیکردنەوەکاندا ئەوەندە بڕای بەخۆی هەبووە دەفتەری تاقیکردنەوەکانی وەرگرتی بۆم سێریکە نمرەکەی من زیاترە کەسێمان کردووە ڕاستە نمرەکەی هەمان نمرەی خۆی بەڵام ئەوە سوور بووە لەسەر وەڵامی خۆی بەتوانان زۆربەی زۆریان بەتوانان و لەگەڵ ئەو تواناشە ئێمەش هاوکاری تەواو و گرنگی تەواویمان پێداون و بە ئەرچی خۆشمان ێزانین بەڕاستی ئەرچی ئەخلاقیە نیشتیمانیە دینیە تۆ لە هەر شوێنێکا بێت بتەوێ خزمەتی ئەم پرۆسەیە بکەیت. داواکاری تۆ بۆ وەزارەتی پەروەردە چییە بۆ ئەوی هاوکاری ئەم مناڵانە بکرێن هەم لە ڕووی مادی هەم لە ڕووی معنەوی چکە کۆم زۆرێک لەو مامۆستا و چاودێرانی ئێرەم بینی خۆبەخش بوون ئایا وەزارەتی پەروەردە کاراسانیتان بۆ ناکات بۆ دامەزراندن بە گرێبەست بێ یاخود بەڕەسمی بێ بۆ مامۆستای تایبەت ئێمە تاکو ئێستا بە فەرمی هیچ مامۆستایشی پەروەردەی تایبەت هیچ چاودێریشی پەروەردەی تایبەت لە بواری پەروەردەی تایبەتە دامەزران بۆ نەکراوە هۆ کارەکە شەکرێتەوە بۆی ئەمان لە دوورەوە بەڕاستی سێری شتەکانەکەن ئەگەر لە نزیکە و مەیدانی وەزیری پەروەردە دوای ئەوە ڕاوێژکارەکانی وەزیری پەروەردە ئەگەر مەیدانی بێنە قوتابخانەکانەوە کاتە کە ئەزانن ئەم مناڵانە واتای ئەم مناڵانە چەند قورسە من هەموو کاتێک ئەمە وتووە حەز ناکەم شت دووبارەکەمەوە بەڵام جاری واشێ ناچارەبی کە هەندێک شتێ دووبارێکێتەوە وەکو وایە هەر باوکو داشێ کەم منداڵانی هەبێت هەموو ڕۆژێک کۆڵێک ئاسن بێن بە کۆڵیانە سەر چای قەندیل بچە سەر چای قەندیل و بێنە خوارەوە بۆ یعنی واتای ئەم دایک و باوکانە واتای ئەم مناڵانە بۆ نەزانرێت ئەم مناڵانە مافیان هەیە مناڵانە پێویستە گرنگی تاوان پێ بدرێ مرۆڤن ئینسانن لەبەر ئەوە پێویستە گرنگی تاوان پێ بدرێ ئێمە لە ڕووی هاوکاریەوە ڕاستە هەندێک شتمان کردووە هەندێک خەڵک خۆبەخشە هەندێک مامۆستا خۆبەخشە هەندێک چاودێرمانەی خۆبەخشە بەڵام ئەوە ناگەینەوە ساڵێک بەڕاستی هیلاکە بێ ئەویش ئەبێت چی بکات ئەبێت ئێمە بەڕاستی زیاتر هەوڵ بین بۆ ئەوەی کە ئەو کەسانی کە لەم بوارایشەکەن هانیان بین ڕێز و سپاسیان ساڵانە بۆ بنووسین و دوای ئەو هاوکاری مادیان بکەین لەبەروی کە تایەتی ئەمڕۆ خۆبەخشە کەسێک ناتوانێت بتوانێت بژێوی ژیان بەبێ هیچ بەرابەرێک بەڕاستی بتوانین بباتە سەر من لە ڕاستیە لەگەڵ وەزیری پەروەردە چەند جارێک کە تەماسمان هەبووە لە ڕێگەی سەرپەرشتیاری پەروەردەی تایبەت مامۆستا میدیا لە ڕێگەی پەروەردەکەمان و پەروەردەی ڕۆژهەڵات و هەروە مامۆستا دڵشادیش کە لەم ساڵانەی دوایە کە دەست بەکار بۆ لە بەڕێوەبەرایەتی پەروەردەی گشتی بەڕاستی زۆر هاوکارمان بوو چەند ئیشێکی لەم ماوەی بۆ کردین چەند مامۆستایکی خۆبەخشی بۆ ناردنی کە ئێمە دیاریمان کردو ڕەزامەندی لەسەر داوە بەوەی کاتون لە مەکتەبەکەی ئێمە لەم قوتابخانەی ئێمە خزمەتەکەن بۆ مناڵی خاوەنپێداویستی تایبەت لە ڕووی مادیە و هیچ هینێشی مادی ئێمە هاوکاری مادیمان نەبووە لە وەزارەتی پەروەردە لە بەڕێوەبەرایەتیەکان لە یشونەکە بەڵام ئەوەی کە هەیە خێرخوا خەڵکی باش توانیوە هاوکاریمان کردن بۆ نمونە من برادێکی زۆر خۆشەویستم هەیە لە ڕێگەی هاوڕێتیەوە پێم وتووە ئەڵێ من قوتابخانەیەکتان بۆ ئەکەمەوە بینایەکی 12 پۆلی بۆ مناڵی خاوەنپێداویستی تایبەت کە زۆر خۆشحاڵ بووین بەوە کە من بە دکتۆر کەریم ڕاگەیان و هەروە مامۆستا دڵشادی شموت کە ئەوانش خۆشحاڵ بوون چاوەڕی ئەوەین کە پارچەی زەوی لە سنوورەکە بدۆزینەوە بکرێ بە بینایەکی گەورە بۆ ئەم قوتابی خاوەنپێداویستی تایبەتانە تەمان لە قوتابخانەی شاکاری بنەڕەتی کۆمەڵی بەرنامە و شتی تایبەتمان هەیە بە خۆمان ئەگەر ئێستا ڕخسەت فەرمونون ئەچینە سەر بەرنامەکان یەک بە یەکیان و شوێنەکانتان پیشانەین فەرموو ژوورێکی ترمان ئێمە دوو ژوورمان هەیە ژوورێکیان لەو دیوە
ئەمەش ئەم ژوورەی ترمانە لێرە ئەم ژوورە چەند ئیشێکی تیاکرێ یەکێک لەو ئیشانەکە تیاکرێ ئەم مامۆستایانەیە ئەمە ئێستا دەرسی فەردی ئەخوێنێ تەلەبێ تا دوو تەلەبە ئەتوانێت بهێنێ لێرە شتی فێرکە تێگە ئێمە فێرکردنی تەلەبەکانمان وەکو پۆلی ئاسایی نییە مامۆستادانیشێ بە دەفتەر و قەڵەم و ئەو شتانە دەرسیان پێ بڵێ ئەم شتانە شتی بیدائیان فێرەکە حرەکەی دەست حرەکەی چاو تەنسیقکردنی بین دەست و چاو و ناسینی ڕەنگەکان ناسینی ئەندازەکان ئەمانە بنەمان بۆ ئەوەی مناڵ بزانی ئەزانە یاننا ئەمە یەکێک لەوانەی مامۆستا بەهار ئێستا لێرە دەرسی فەردیان پێڵێ دەرسی جەماعیان پێڵێ لە هەموو شتەکانە ئەبێ بەم شێوە بەکاربێەوە ئەمە لەبەر بێشوێنی کە مناڵەکانمان لەو دی ئێستا دەرسی تریان هەیە دەرسە فەردیەکە بێ هێمنتر بێ ئەو شوێنەکە مناڵ دەرسیتیا ئەخوێنێ ئەبێ هێمنتر بێ دەرسیتیا ئەخوێنێ بۆ ئەوی مناڵەکان بتوان زیاتری سفادە بکەین فەردیەکەمان هێناوەتە ئێرە مامۆستا محەممە و مناڵێ دوو مناڵێنێ لەگەڵ خۆیان ئەوە سایلانە کە پێویستەتی لە بەردەستایەتی مناڵەکان بۆ شێوێ فێرەکە ئێستا جەنابتان چاوتان لێتی دادەباش وەکوتم لەوێ ئەمە لەو دیش فەردی ترمان هەیە بەڵام لەبەر بێشوێنی و زۆری مناڵەکانمان ئەتوانین لەم دی و بڵێن ئەم ئینە بەکاربێین ئەم ژوورە فەردیانە ئەگەر ئەو دیشمان چۆڵ ببێت مناڵەکان ئەتوانی سفادیان لە ژوورەکانی تریش بکەن ژوورە تایبەتە بە چەند حاڵەتەیە بۆ هەموو حاڵەتەکە بۆ هەموو حاڵەتەکان ئێمە لەبەر کەمی مامۆسایە لەبەر کەمی و ئەوەی کە سەرپەرشتی مناڵەکان بکە بەپێی جەدوەل بۆ من ئێمە بۆ 25 مناڵمان هەیە بە پێی جەدوەل مەسەلەن ئەو مامۆسانی کە لە بەردەستمانان جەدوەلمان بۆ داناون هەر ڕۆژی چەند مناڵێک لێرە ئیسفادە لەم مامۆستا بەڕێزانە ئەکەن دەرسیان پێ ئەڵێن بەجیا چونکە کۆنتترۆلکردنی ئەم مناڵانە تۆزێ قورسە دوایەوە ئیشکردن ئەبێ ڕاستەوخۆ لەگەڵ مناڵەکە بێ ئەین ڕاستەخۆ بەریەکەوتنی لەگەڵ مناڵەکە بێ ئەگەر بوون بە 4 مناڵ 5 مناڵ 6 مناڵ 10 مناڵ ئەو کاتە کەمترین ئیسفادە ئەک مناڵەکە چونکە بۆ مامۆستا فریان ناکەوێت ئەوانیش خۆیان هەر بڵین گەشیان دواکەوتووە بڵین بەشێ ئۆتیزمیان هەیە بەشێ داونیان هەیە مشکیلیان هەیە کە مشکلیان هەبوو هەتا تەلەبەکە کەمتر بێ بۆ ئەوەی ئەو ئیسفادە زۆر زیاترەکە لە دەرس خوێندنەکە لەگەڵ ئەوانە مامۆستانی لێرە وانە ئەڵێنەوە هیچ خولێکی تایبەتیان بینی و ڕایانیان پێکراوە لەبارەی چۆنێتی پەروەردەکردنی ئەو مناڵانە ئێمە بۆ خولێکی گلۆشتانە کە زۆر گرفتمان هەیە زۆر کێشەمان هەیە کردنەوەی خولەکانە زۆر بە شێوەیەکی کەم خولمان بۆ کرێتەوە و تربیە بە تا ئەندازەیەک باشە نەک بەو شێوە زۆرە بۆ کردنەوەی خول ئێمە کەمل لێرە تا ئێستا لێرە و مەبزانام خولێ دوو خولمان بینیوە هەرچەندە مامۆستا میدیا یەکێکە لەوانەی کە زۆر هەوڵەیە بۆ کردنەوەی خولەکان یارمەتی دەرێکی باشمانە بۆ خولەکان طبعاً ئێمە لەناو مەکتەبیشان مامۆستا ڕەحیم لەناوە لە دەرەوە ئەویش یارمەتی دەرێکی زۆر باشە بەڵام بۆ کردنەوەی خول بەڕاستی کێشەمان هەیە یعنی خۆمان هەرچیمان هەڵکڕانە بێ بەشێکی زۆری ئەوە بۆ ڕێنمایی و ئەو شتانەی مامۆستا میدیا و ئەوان بۆکە بەکارمان هێناوە لەگەڵ مامۆستا بەڕێزە شاقسە بکەم مامۆستا گیانم کاتەوە باشمان هەستی چۆنە کە لێرە وانە بەم جۆرە مناڵانە ئەڵەیتەوە هەستێکی خۆشم هەیە خۆم مناڵەمەی خەڵان پێدارسی تایبەتە وازام خزمەتی مناڵەکەی خۆمەکەم کە خزمەتی ئەمانەکەم بە تاکید هەستم خۆشەکە لەگەڵیانە ئیشەکەم ڕۆژانەوانەکان چین لێرە بە مناڵان زیاتر ئیش لەسەر تەرکیز دەکەین لەگەڵیانە مەسەلە چاویان ئایا چاویان سەری چاومانەکەن سەری ناو چاومانەکەن مەسەلە جوڵەی دەستیان چۆنە حرەکەی دەستیان ئەنجا ناسینی ڕەنگەکان بەتایبەتی و ڕەنگە سەرچیەکان چوار ڕەنگەکە سوور شین زەرد سەوز ئەم چوار ڕەنگەکە زیاتر ئێمە تەرکیز یەکەینە سەر زیاتر ئێمە ئیش لەسەر ئەوە ئەەکەین ئەنجا مەسەلە ئەندامەکانی لەش ئەوەی کەوا پێویستە بیزانن ئەنجا حیواناتەکان ئاژەڵەکان بیناسن ئەمە زیاتر شتان کە مناڵشتی سەرەتایین کە بیزانن لە دوای پێدانی ئەم وانانە بەم مناڵانە دوای هیچ تاقیکردنەوەیەکیانەکان بزانن فێر بوون ئاوانەکان ئێمە زەین چۆن ئێمە ڕۆژانە بۆمان دەرەکە کە فێر بوون ئەوە لە ڕێگەی دەرسەکە و کەیڵینەوە ڕۆژانە دیارە وردە و دەشتەکان لاان ئاشنابن بە شتەکان کە شتەکان پێمە هەستەکەینەوە مناڵە ئایا فەرقی کردو یا فەرقی نەکردو تا لە ڕێگەی دەرسەکان ئێمە زانین بەڵێ بەشێکی تر لەرێکیان وڵەگیان وەرام لاگیان بەشێکی تر لەو بەشەی ئێمە کە مناڵەکانی سفادەی لەکەن ئەم یاریانەیە خلیسکیانە جۆلانێ ئەمەمان هەیە ئەمیش ڕێکخراوی قەندیل کردوێتەوە بەڵام ئەمیش دیسان کەوان کردیان دەستیان خۆش بێ سپاسیانەکەین بەڵام دیسانەوە مشکلەمان هەیە لێرەش مشکلەوەمان هەیە جەو گۆڕا سەرما بێ گەرما بێ باران ببارێ ئیلا ئەبێت جەوەکەی زۆر خۆش بە اینجا بتوانین مناڵەکانی سفادەی لێکن بە حکمی چی یەکەم سەخفی نییە بارانە هەرچیە بارێتە خوارەوە دووهەم مناڵەکان ئێمە داوامێکی تری متەوەسەی تایە ئەم شوێنە زۆر سەر لە نوێ بۆ ئێمە پڕەکەنەوە لە خۆڵ و خاشاک ڕۆژانە ئەبێ پاک بکرێتەوە
ئەمە تایبەت نییە بە خۆتان ئەوانی شەتوانن بەکار ناتوانن بەس تایبەتە بە ئێمەوە بە ئەوان کە پیسی ئەەکەن ئەگەر سەرنجە یابێ لەوێەوە بە هەر بۆ چۆنەڵی بۆ پاک و خاوێنیان بەو شێوەیە نیە شتەکە فڕێنە خوارەوە دەبە ئاوە ئێمە ئاویەوە هەر بەکار ناهێنینەوەی کە فڕێراون لەوێ پەرداخی بچووکمانەیە بۆ مناڵەکان ئەوەی زۆر مشکلە بێ بۆ ئەمە سەقفێکی بۆ بکرێت کەسێکە بێ بتوانێت مەمنونین بۆ ئەوەی مناڵەکان بتوان زۆرترین سفادەی لێکەن. کوڕە جوان چۆنی باڵێم باشی ناو چیە تۆ ئۆروان کێ ئۆروان ئۆروانە ناوە یا ئۆروان ئۆروان ئۆروانگیان دڵ خۆشەکە هاتووی بۆ ئێرە نایەکەم چی نایەکەم چی ناکەیت ناری یاریەکەی ئێ زۆر باشە ئۆروان ئێوە ماڵتان لەکوێ زای ماڵتان لەکوێ لەکوێ نازیە زۆر چاکە ئۆروانگیان کە تۆ هاتووی بۆ ئێرە مامەڵەکردنی دادەکانە باشن مامۆستاکانی خۆشەوێ ئەی ئافرم دەبڕە بۆ لای هاوڕەکانی یاری بکەدی قوربانی کەسێر کەسێکەدی دێ قسەمدەی تۆ مایکەکە مەگرم بۆ تەگرێت زدام مش مخباوما شمتي مدي ميا مخباوم شيكتما مخباومدي ئەمە گۆرانی کێ ئێڵەی بۆم باك باوکە باوکە گۆرانی ئەڵێ تۆشی فێر کردووە ئەی ئافرم دەست خۆش بێ ئەم ژورە تاوان ئەم ژورەشی لەسرە ئەم ژوریان و پێ پێشتر پێمتن محافظە کردوێتی ئەو دویان قندیل کردوێتی لەگەڵ لەعابەکان اینجا ئێمە لەم ژورات چەند ئیسفادەیەکی لێ ئەەکەین یەکێک لەمانە دەرسی یەکەم بازنەی کراوەیە مناڵەکان بە شوێ ڕیزەکرێن ڕاست و چەپی خۆیان فێرەکرێ تێگەی پشوو بەنووریابیان فێرەکرێ ئەندامەکانی لاشەی خۆیان بەیانی هەستاوی چی و بە چیت خواردووە چۆن خۆت گۆڕیوە دەمودانشتووە نەتشتووە هەڵس و کەوتەکانی بەیانیکە و مناڵە هەڵەسێ چۆن خۆی حازر ئەکا هەتایە بۆ مەکتەب لێپرسینەوەی لەگەڵاکرێ چۆن خۆت گۆڕیوە چۆن نان و چاک خواردووە چۆن هاتووی کێ هێناویتی وەکو پێم وتەوە پشوو بەنووریابن ڕاست و چەپی خۆیان ئەو کۆمەڵشتانیان لێ پرسیارێک لەگەڵ ئەندامەکانی لاشیان مەسەن دەست بزانین دەستی خۆیان ناسێ قاچی خۆیان ناسێ بۆچی باشە ئەمە دامی لاشە بۆچی بەکاری هەمە توانین لە ڕووی عەدەدە و ئیسفادەی لەکەین هەڵی چەند دەسێڵێ دوو بۆ ئەو زۆرە جارە بزانین دوو چییە هەم دووژە ناسێ هەم دەستیشی ئەناسێ ئیشی دەستی چییە یانێکی تر لەو هینانە ئەوەیە کە مناڵەکە ئیسفادەی لێکە پرسایی لێکرێت اینجا هەر لەم بەشانە ئەو دوو ژوورەمانەی ئەوانیش هەر فەردین بەس ئەگەر مناڵەکان لە حاڵەتێکە لە دەرەوە بن یا لە یاریەکە بن یا لە شوێنێکی ترابن ئەمانش دیسانەوە بەکارێین بۆ دەرسە تاکیەکان چونکە ئەگەر ئەم ژوورە ئاوا ئەم خڕەغەڵبەی تیاابێ ناتوانینەوە بەکاربێنین ئەبێ ئەمەیتیانە بە ئینجا ئەوە بەکارێت ئەو داتۆشوانی لێرە بینیم لەوێ چیوانەیەکیان فێرەکەن بۆ تا شۆکە ئەوە دەرسەکەیە بە چۆنەڵی بە عملی و بە نەزەریەکە پێڵێ مەسەلەن دەنگی ڕەشەبا دەنگی ئاژەڵەکان دەنگی تەیارە دەنگی سیارە ئەم شتانیان بۆ ئەخەیتە سەر لەگەڵ یاوەی کە پێشتر کە جەنابتان تەسویرتان کردو هینتان کردووە مناڵەکە هەم ئەی بینێ مەسەن کەڵەشێرەگە بینێ ئەمە چییە ئاژەڵە ئەمە پەلەوەرە ئەمە چییە ئەی ناسێ دوای ئەوە سەڵتەکەشی بۆ ئەوەی ئەو شتانە بناسێت چونکە ئەو نازانێت سەوتی سیارەیە نازانێت ئەمە سەوتی سیارەیە پێی ئەڵێ ئەمە سەوتی سیارەیە بەم سورعاتە هات ئەمە زۆر ترسناکە ئاگاد لە خۆت بێ نابێت لە جادە بپەڕیتەوە ئەمە سەوتی تیارەیە ئەیناسی ئەمە سەوتی ڕەشەبای ئەگەر زۆر بە قوتبی ناچیتە دەرەوە ئەمە بەفرە ئەمە بارانە ئەگەر خۆی هەبوو لە دەرەوە نور عەلا نور پیشانەیەت و بەکارێنی ئەگەر نەبوو لەوێ ئەیبینێ و تەلەبەکە زیاتر مەسەن مناڵەکە ئەتوانێت کە بە چاو سەیرەکە سەکە ئەم ژوورە ئێمە لێرەین ئەمە محافەزە کردوێتی ژوورەکەی ئەودی و قەندیل کردوێتی ئەوان هاتوون ئەم کۆمەڵەشتانیان گرتوێتە ئەستۆی خۆیان لە ڕووی ڕازانەوەی ژوورەکە و هەڵواسین و کۆمەڵێشتیان کە کڕاون هەمووی خۆمان بووین لەسەر گرفان کڕیمانە تقریبان ئێمە خۆمان بەشداریمان کردووە مەکتەب بەشداری ئەکا عایلەکانی تەلەبەکانیش بە پێی پێویست ئەوەی توانای هەبێ مانگانە شتێک هاوکاریەکە بۆی بتوانین ئەم شتانی پێ بکڕین شتێکی تر تەبان بۆ نێو مناسبە زۆرە ڕۆژی جیهانی مناڵان ڕۆژی جیهانی بەڵێ ئەوانە
هیچ بۆنەیەکیان بۆ ئەکەن لێرە بڵێ بە تاکی دەگەر پار نازانم ئێوە بوون هاتن بەشداریتان کردیانە پار بوو پێرار بوو لە مانگی 12 ئەوی ڕۆژی گیانی ئۆتیزم لێرە مناسبەیەکمان ساز کرد بۆ بۆنەوە بە تاکید جامە پێشتر تاوەکو ئەم وەزع نەهاتووە پێشەوە بەرنمەیەکی تریشمان هەبوو عید المیلادی مناڵەکان هەموو مناڵێ کە عیدی میلادی هەبوو گەر سەرنجی ڕسمەکاتان یابێ موالیدە مەسەر ناوی مناڵەکەی لەسرە دایکی باوکی هەر مناڵەکانن هەر ڕۆژێکە عیدی میلادی بوو تا وەزع باش بوو سان ئەیتوانی عیلەکە بڵێ ئەتوانی عیدی میلادی بۆ بکەی لێرە خۆمان لەم سەر بەوە سەر مێزە ڕازایەوە تر ئەو تەرتیباتی کە پێویستەکە بۆ عیدی میلاد ئەمان کرد بۆ مناڵەکان وەک ئاهەنگێکی خنجیلانە بۆی هەندێک لە مناڵانە باری تەندروستی و هەڵسو کەوتیان بەرەو باشی ئەڕوات کە ئەم پەروەردە تایبەتیان پێ ئەدرێ ئایا ئەم مناڵانە کار ئاسانیان بۆ ئەکرێ بۆەوەی بچنە پۆلەکانەوە خوێندنی ئاسایی بخوێنن بڵێ بە تاکید ئیشی ئەساسی ئەوەیە ئیشی بنەڕەتی ئێمە ئەوەیە لەگەڵ لە مناڵانە ئیشەکەین مامۆستا میدیا دکتۆر کەریمە منە کۆنتاکیان هەیە لەگەڵ ئێمە بڵێن پەیوەندیان هەیە ئەم مناڵانە هەموو ساڵێکە مەکتەب تەواو بێ ئەوان بە ئێمە ئەڵێن چەند ئێوە مناڵتان بەلاوە ئەزان کە بەرەو باشی ڕۆشتن بۆمان بنێرن ئەوان لەوێ تێستیان نەکەن بزان کامیان بە ئیسفادەکە ئەچێتە پۆل ئەیان کەنە پۆل و ێسش لەوێ هەمانن دواتر دەتوانن بیان بینەوەی لە پۆلان ئەوانەشی بڵێن کامل هینیان وەرنەکرد بێ لێرە ئەمێنەوە بۆ ساڵی داهاتوو ئەم دەبیانەوە کە لێرەین و کارتان لەگەڵەکەین بینیمی مادووبوونێکی زۆر بەتەوە دیارە زۆر خەریکی بە خوێنکارەکانەوە بەو مناڵانەوەی کە باڵەکەم کرد خوێنکارنی نوانیە مامۆستایمە لەو کاتەوەی کە خەریکی بەرنامەین لەم سنتەرە سەری تۆم کرد تۆم بینی زۆرمان دۆبی بە مناڵانەوە و هەتا مناڵەکان کە ئەبینم تۆزێک تێک ئەچن قسەیەکیان لەگەڵەکە یەکسەری ڕێکە بنەوە تۆ چەند ساڵە ئەم کارە ئەەکەیت و چه هەستێکی هەیە کە لەگەڵم مناڵانە ئیشەکەی مەڵێ پێشێکی بەخێر بێن سەر چاو ئێمە وەکو ژووری سەر چاو ڕاهێنان لە مەکتەبی شاکار بەس مامۆستا ڕەحیم بەڕاستی هاوکارمانە مامۆستا میدیا مامۆستا بەرهەم بەڕاستی یعنی زۆر هەوڵێن لەگەڵمان زۆر هیلاکە بنمان دۆ بن ئێمەش ئەبێت ینی لە هینی ئەوەیە بین لەو مستەوەیە بین کە ئەو هەمووە مانوێتی و هیلاکی و ڕەنجی مامۆستا بەرهەم و مدیر و مشریف و هەمووی ئەو کەسانی کە هەوڵێن بۆ پەروەردەی تایبەت بەڕاستی بەزایانەچێت من وەکو خۆم لە سەروی 10 ساڵ زیاترە لە پەروەردەی تایبەت ئیشەکەم پێشتر لە هەڵەبجە بووم دوایی هاتم نقلی سلێمانی بووم هاتمە ئێرە من ئەو مناڵانە وەکو بەشێک لە خۆم سەیرەکەم بەڕاستی اینجا مناڵی خانپێداویستی تایبەت بەڕاستی شتێکی ئەوێ لەگەڵ ئیشی لەگەڵ بکەیت یەک ئیحساسە هەست و ئیحساسە خۆشی بوێت یەک هونەری لەگەڵ بەکار بێنە خۆشەویستی ئینسیجام ئەو مناڵە ڕاستەوخۆ تێکەڵە بێ لەگەڵ تۆیا و ئەتوانێت جێو بۆ بگرێ و یعنی لێو نزیک بێتەوە بەس بە تەفاهم و خۆشەویستی و ئینسیجام ینی ئەوە نییە تۆ بڵێ مناڵەکە بتۆقێنی لێیت و ڕەبیت هاوارکەی بەسەر یا گوێی بۆ نەگریت کاتێ مناڵەکە مەزاجی نیە تۆزە بێت تااقەتە ئەوەیە لە باسنەی بەیانیانە ناوەستێ هەر شتێکی ئەبێت کەمێک ینی لی دوورکەوەرەوە ڕستێکی بەرێ زۆر ینی لەگەڵ یان مەڵێرەوە ئیهمالێ کرد خۆی مناڵەکە بە تەدریجیەتەوە ناو یاریەکە خۆی دەستێگرێ خۆی باوەشی پیاکە ینی مناڵی خانپێداویستی دابێت بە هیچ شێوەیەک نابێت زەختی لێ بکرێت نابێت تووڕەبی بەسەریان نابێت هاوارکەیت باوەڕکە کە یێنە مەکتەب مەزاجیان نەبوو ئەگەر تۆ هاوکاریان نەبیت ئەو مناڵە حتا ئەڕاتەوە مەزاجی نییە هیچیش ئیسفادە لە تۆ ناکات ئیتر یعنی وەکو ئەوە من خۆم حەزم لەم بەشەیە و خۆشم پڕبەدڵ ینی مناڵەکانم خۆشەوە و حتا لەسەر جادە لە هەر شوێنێک بیان بینم بەڕاستی وازان بەشێک من نەخۆم لەبەر ئەوە ناتوانم کە هاتمە ئێرە هەتا ئاخری بە هەموو شێوەیەک ئێمە هیچ خێزانێکی وەکو خێزانێک ئێمە لە ئەم سەنتەری پەروەردەی تایبەت ئیشەکەین خۆمان فەڕاشین خۆمان چاودێرین مامۆستاین بەڕاستی ینی هەموو شتێکین حانوتەکەین ینی هەموو شتێک ئەەکەین لەگەڵ مناڵەکانە ساحە دەرێز ئەم شش کەسەمان وەکو خێزانێک بەڕاستی ئیشان لەگەڵەکەین هەمووشمان هیلاکین ینی قەتیش گلەی ناکەین بڵین لەبەرەوەی ئەو خێزانانە شانی ئەوەن یەک کە ئێمە هاوکاریان بین
دویش ئێمە خۆمان بە تەبیعەت و دڵی خۆمانەوە ئیشەمانەوە بژاردو ئەبێت تەسحی بۆ بین.